دکتۆر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامی دوایین تەوەرە گفتوگوی ئەمڕۆژمان باس لە بۆن و تایبەتمەندی بەهاراتەکەی و ئێستا بینی لە نێو هەر ماڵێکا بگرە شوێنێکی داناوە و چەند قوتوویەکی تایبەتی داناوە بۆ هەڵگرتنی بەهارات ڕۆژانە لەگەڵ ژەمە خواردنەکانە بەکارهێنێ. ئێمە گەر بگەڕینەوە بۆ ڕابردوو هەر لە گوندەکانەوە هەتا ناو شاریش کاچی نەمانجی حوت و هەشتەوە ئیتر بەروبوومێکی زۆرمان لە بەردەما بوو هەندێک خێزان هەبوو بە کۆڵانەکانە ئۆتۆمبیلی تایبەتا و ئەیوو بە سنوق تەماتەتێت هەندێکی لێکرا بە دۆشا و ئەوەشی کە بچوو کورد بۆیە لەسەر پڵاوپاڵی وردیانە کرد و قاشقاشیانە لەبەر خۆرادایانە نەوشکانە کردەوە بەمە و چەندین خۆراکی کە بۆ نمونە بامێکرا بە پەتەوە کۆمەڵێک لە سەوزەکان وشکەکرای و دوای ئەکتراکرای قوتووە بۆ خواردن بەکارەوە سێرتە کرد ئەوی کە لە ماڵەکەی خۆتایە خواردنێکی تەندروستە بۆ لی دڵنیای خۆ بە دەستی خۆ دروست کردەوە. ئێستا هەبینی دەوانێت تۆزی ئەمە کەم بووتێتەوە بەڵ بەهاراتەکان لە دەرەوە بێت زیاتر بۆمان و لە ماڵەکان ئاڵیکتین کەواتە چۆن بتوانین زۆر گرنگی بین بە وشکردنەوە و بتوانین ئەمەش ببێتە بەشێکی گرنگ لە ماڵەکانمانە. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک جەلال کەریم شارەزای بایۆلۆجی کە بەڕێزیان ئێستا لە لای ئێمە میوانە زۆر بەخێر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس. کاک جەلال کە باسی تام و بۆنی بەهاراتەکەین زۆر جاڵێن هەر شتێک خۆماڵی بێ تامەکەی جیاوازە ئەو وشکردنەوەی کە بتوانین ئێمە گرنگی پێمەی تا چەند گرنگە بۆ ژەمە خواردنەکانمان بۆی کە زیاتر بەباشی تەندروست بێت و سوودی لێ ببین. لایەنی وەسپاس ئەم بەرنامەیە زۆر گرنگە بەتایبەتی لێم وەرزەیە کە وەرزی لێکردنەوە و چینەوەی بەربوومە کشت و کاڵەکانە بەتایبەتی میوەکان پێشوی باسی بکەم پێم خۆشە باسی بکەم کە ئامانج لە وشکردنەوە چی لە ڕووی زانستیەوە لە ڕووی زانستیەوە ئامانج لە پرۆسی وشکردنەوە دەرکردنی زۆرترین ڕێژەی ئاوە لەناو ئەو بەربوومە کشت و کاڵێدا بۆی بەکتریا و کەڕوو بوارێکیان نەبێ بۆ گەشەکردن لەناو ئەو بڵێن هەنجیرە میێوژە هەر شتێکە لامان کاتیشە کارلێکە ئەنزایمیەکان ڕاگرین هەر میوەیەک ئەگەر ئەنزیمەکان بەردەوام لە کارلێک و لە ئیشی خۆیان کەواتە دەرفەتە ڕەخسێ بۆی کە بەکتریا و کڕۆکان و هەندێک لە جۆرەکانی تری باڵێن مشەخۆرەوانە گەشە بکەن و تێکچێت کەواتە ئامانجی سەرەکی لە وشکردن لە ڕووی زانستەوە ئەوەیە کە ڕێزۆرترین ڕێژی ئاو دەرکەیت بۆی کە هیچ دەرفەتێک نیێڵی بۆ گەشەکردنی هیچ جۆرە میکرۆبێک ئەمە وەکو لایەنە زانستێکی لایەنە پراکتیکەکەی کە ئێمە خۆمان باو باپیرانمانیان نەنکمان کە لە ماڵی خۆیان شتێکی وشکۆ کردووە ئەوەیە کە ئێمە ئەو بەروبوومەی کە هەمانە بتوانین تەمەنی درێژکەینەوە تۆ میوەیەکە کڕی تەماتەیەک بڵین سەوزەیەکە تەماتەیەکە بیبەرێکە هەر شتێکی ترە کە ئەتەوێ ئەوەی بەکاری بێنیت ئەی بۆ وەرزێکی ترچی بکەیت کەواتە چینە بواری پیشەسازی خۆراو کە بەس بە ناڕاستە خۆیی ئەویشەوەی هەموو ماڵەیەک هەموو کەسێکە توانێت بەشی خۆی لێ سەوزە و میوەش کاتۆ بە وەرزێکی داهاتوو و تەمەنی بەربوومە کشت و کاڵەکە یان خۆراکیەکە درێژ کاتەوە بۆ چەندین مانگی تریان بۆ جاروایە بۆ ساڵی تر بەو شێوازەی کە وتمان بە وشکردنەوە وشکردنەوە بەگشتی لە دێر زمانەوە تەنها یەک ڕێگەی تەقلیدی کۆنمان هەبوو ئەو ڕێگەش وشکردنەوە لەبەر سێبەر هەندێک گوڵ و ژاکان سەوزەکان با بڵین ناسکن لەبەر سێبەرە بە هەوا گۆرگەیەکی باش وشکەکرێنەوە هەندێکیان کە ڕێژەی زۆر ئاویتیایە لەبەر خۆر وشکەکرێنەوە وەکو لێتکە تەماتە و جەناوت باسکردیان وەکو ترشە سماق وەکو بامێمانە بێت شتێکی خۆر لی با بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەو جاوشکە بێتەوە هەمانە هەر لە ڕێگە کۆنە ترادیشناڵەکە هەمانە بۆ منە بەشیری بە شەکر وەکو مرۆڤاکان مرۆڤاکانیش ئابلی مرۆڤای قیسیە سێوە هەرچیەکە ئەمانە بە زیادکردنی شەکر تەنگ هەڵە چنێ بەو ئاوە و ئەچێتە ناو خانەکانەوە شەکرەکە وای لێکات شەکرەکە وای لێکات شوێنێک نەبێت بۆ گەشەکردنی جارێکی تری کەڕوو میکرۆبەکان و بەکتریاکان کەواتە دروستکردنی وەرە باش بۆ خۆی جۆرێکە لە هەڵگرتن بەڵام بە شەکر هەمانە بە خوێ وەکو گوندێک جۆری گۆشت و قاوەرمەکە لە کۆنا کراوە یان ماسی بە خوێ جارێکی تر هەڵەگیرێت کەواتە وشکردنەوە ئامانج لێی هەڵگرتنە هێشتنەوەی بۆ چەند مانگێکی داهاتوو تۆ بەکاری بێنیت ئێستا خۆشبەختانە تەکنۆلۆژیای نوێ شتی باشی هێناوەتە ئاراوە ئامێر و شتی باش هەیە فڕن هەیە کۆمەڵەشت هەیە بەڵام بەڕای زۆربەی پسپۆران هەر ڕێگە کۆنەکە باشترە وەکوی کە زۆربەمان ئێستا لە باکووری کوردستانی بینین لە شارەکانی مەڵاتیە و دیاربەکر و ئورفە و غازی عەنتاب من زۆر
ینی چاودێری ئەو شوێنانە ئەەکەم بوونەتە وەبەرهێنێکی یاخود هەناردەکەرێکی سەرەکی هەزاران و دەیان هەزار تۆن لە میوە شکرا بۆ ئەوروپا و بۆ بریتانیا وڵاتە پێشکەوتەکە هەر بە ڕێگە کۆنەکەش قەبارەی بازرگانەکان زۆر گەورە بوو حتا من پێشەوەی کە بێم راپۆرتێکم خوێندەوە ئەڵێ ساڵانە تەنها لە شارە کوردیەکان یاخود لە ئێمە پێڵێن باکووری کوردستان پێڵێن باشوور و ڕۆژهەڵاتی تورکیا گروپێکیان هەیە یاخود کۆمەڵەیەکیان هەیە بە ناوی هەناردەکارانی میوەی وشکەوە کراوە ئەڵێ ساڵانە 250,000 تۆن میوەی وشکەوە کراوە لە شارە کوردیەکان بەس ئەچێ بۆ ئەوروپا و بۆ بریتانیا بۆ وڵاتەکانی تر 250,000 تۆن زۆرە ئەمە زۆرە بڕێکی زۆرە ئەوەندە تۆ بینێری بۆ وڵاتانە ئەی چەندێکی بۆ ناوخۆیە لەوانەیە نی ئۆنەشدانی کەم بۆ ناوخۆ هەبێت کەواتە تۆ بتوانی 100,000 تۆن لە میوە وشکەوەکەیت ئەشی بینین زۆربەی زۆریان هەر بە ڕێگە کۆنەکەی کەسەکە خاکەکەی خۆیەتی با بڵین بەربوومەکەی خۆیەتی دەشتایەکیشی هەیە لەگەڵیا ئەچێت لەو دەشتا تەماتە بێت یاخود بیبەر بێت یان هەر مادەیەکی تر بێت ترش پێیان شتێک بێت لێ کاتەوە هەڵێخەن کرێکاریان بۆی گرتۆ ڕۆژانە ئەچن ئەم دیودی پێکەن و لە ماوەی 4 ڕۆژێک کاوشکێکەنەوە و پاکیجینێکی جوانی بۆکەن و ئامادەکەن بۆ بازاڕەکەن کەواتە زۆر گرنگە ینی ڕێگە تەقلیدیە کۆنەکە ئێستش لە جیهانە ڕێگەیەکی سەرکەوتووە بە مەرجێک پاکوخایانی ڕەچاو بکرێت وایە جا کاک جەلال مادام باسی ئەو وشکردنەوەت کرد بە شێوەی نان قەیسیشمان هەیە زۆر جاران قەیسی ئەمان نازانم خواردوتەیانە ئەها جوان وردیانە کرد ئەیان کردە سەر سینی دواتر ئەیان کرد بە نان قەیسی تامێکی تری بوو لەگەڵەوەی کە ئێستا بە ئامادەی هەیە فەرقیە کرد جاک ئەگە بەڕێزت پێمان بڵێ وتت شێوازە کۆنەکەی ئێستاش هەر باوە ئەم شێوازە کۆنە زۆر جار چون ئێستا ماڵەکان گەرمە ئەبینیت خاتونەکە ئیکاتە سەر قوماشێکی پاکیان ئیکاتە سەر سینێک مەجەعمەیەک لەسەر ئەوە دای ئەنێ لە ماڵەوە بینیت هەر وشکە بێتەوە بەڵام زۆر جاریش لەبەر خۆرەکە ڕاستەوە خۆدایەنێ شێوازە دروستەکەی کامەیەتی کاک جەلال شێوازە دروستەکە کوێتە سەر جۆری بەربوومەکە ئێمە دوسێ جۆر بەربوومان هەیە ئەگەر تەماتە بێت بامێ بێت یان ترشە سماق بێت یان بۆ قەیسی بێت مێوژ و کشمیش بێت ئەمانە بەرگەی تیشکی خۆرەگرن بە تایبەتی خۆری بەیانیان و خۆری دوانیۆڕە من ناڵێم لە 11 بۆ 2 ئەو سێ چوار کاتژمێرە لەوانێ بە مانگی هەشتا گرمایەکی تااقەت پرروکێن بێت و لەوانەیە بەربوومەکەت ڕاستە وشکە بێتەوە بەڵام لەوانەیە کۆمەڵی پێکاتی پۆلیفینۆڵمان هەیە کۆمەڵە ڤیتامینمان هەیە کۆمەڵە کانزامان هەیە لە ناوچێ تۆ مادەی چالاک و مادەی کاریگەر لەنا ئەو میوەیە کە ئەتێ دوای بیخۆی تو سوودت پێ بگا کە بەشێکی زۆری لە ناوچوو تۆ تەنهاوەکو خۆراکێک هەڵێگریت نەوەکو خۆراکێکی سوود بەخش ئەمەز لە خواردنە کوردەواریەکانەوەی کە تۆ شتێک ئەڵێ خۆراکێکی تەندروستە خۆم وڵات چیە کوردەواری خۆماڵیە ئەگەر تیشکی خۆر زۆر لی بدا لە 3 ڕۆژ زیاتر بێ بگاتە هەفتەیەک یان لە نیوەڕان زۆر گەرمالی بدا وشکە بێتەوە بەڵام چۆن دەڵێ تاموبوونێکی نامێنێ و پێکاتەکەی ناویشی لە دەستەچێت بەتایبەتی کانزاکان ڤیتامینەکان پۆلیفینۆڵەکان لەوانە ڕیشاڵەکە و کۆمەڵەشی تێمێنێتەوە کە ئەویان زۆر سوودی نییە ئەی چار چییە؟ چار ئەوەیە کە ئێستا با بڵین جۆرێک لە وەکو سەبەتەیان وەکو شوازێک هاتووەکو قەفەسێک وایە هەر با بڵین بە پارچە پەڕۆیەک یان قماشێک خانەخانەی بۆ کراوە هەڵی واسیت هەر لە ناو ماڵەکەی خۆتا لە کۆنەکەیە لە دەرەوە ئێستا خۆشبەختانە ئەوە هاتووە هەر ئەو ڕێگەیە ڕێگریەکەیەوەی کە ڕاستە خۆ تشکی خۆرەکەلی دات چکە ئەو پارچە قماشە ئەو کونکونەوە لەکان نیوی لانی کەم تشکی خۆرەکە بجێڕێتەوە وای لەکەی ڕێگری بکات لە گەشەکردنی مێش و مەگەز و حەشەرات کە بێت گەراو هێرکەی لەسەر دابنێ کەواتە هەم تیشکە خۆرە بەهێزەکە ئەگەڕنیتەوە تۆ نیواونی دێتە ناوەوە و هەم حەشەرات و کۆمەڵێک مێش و مەگەز و مشەخۆر دێت گەشەی لەسەرەکە ئەوەی لێجێڕیتەوە بەرهەمەکەت پارێزراوە بێت و زۆریش ئەوە وشک نابێتەوە کە بێت سوود بێت ئەتوانێت کەسێک دەتوانێت چەندانێ لەمە بکڕێت لە ماڵەوە لە حەوشەیە لە هەرش بەلەکۆنێکە هەڵی واسێ ناڕاستە خۆ تیچکی خۆر لێدا ئەتوانێت بەشی خۆت ئێمە خۆمان بەشی ماڵی خۆ دەتوانین دابین ئێستا شواکەین ئێمەش ماڵی خۆمان ساڵانە زۆربەی بەربوومەکان وش دەکەینەوە تەنانەت لە سیر و پیاسیش سیر و پیاسە کڕین ئەی هاڕی نوشکەکەنەوە بکەین بە پاودەر و هەڵەگرین وەکو بەهاراتی لە باشە کاک جەلال ئێستا زۆر کەسە بینی لە ساتکەرەوەکانە کۆمەڵی خواردن هەڵەگرێ وەکو بە شوازی ئێستا بۆ نمونە زۆر ماڵ هەیە لە ناو جەمیدەیە
گەڵامیێکی زۆر لێ کاتەوە ئەی کاتە زەرفی تایبەت و هەواکەی ڕاکێشێت و ئەی خاتم سارکەرانە هەندێک لە بۆ نمونە ئەو بەرگومانەی ئێستا هەیە بۆ نمونە بڵێ بەرگومێکی باینجان و کوولەکە و تەماتە و ئەمانە تەماتە ئێستا لە جۆرێکی کە هاتووە کە ڕێگایکە بە زۆربەی خانمان یاخود خاوەن چێشخانەکان هیانوێت کە بڵێن خواردنی کوردی پێشکەشەکەین لە باتوی دۆشای تێکاڵێ بە بامیەکەم بە تەماتی کوردی لێنەوە ئەم تەماتانە لە دەتەکەن کەنە زەرفی دایبەت و هەواکی لێ ڕاکێشن کەنە سارکەرەوە ئەم ڕێگایە چۆنە لاڵگرتن ئەمەی جەنابەت باسەکەمە لە زانستی خۆراکزانی ئەوەل و پسپۆڕی من نیە بەس من ئەزمونم هەیە لەم بوارەیە و بچکە خۆمان ئیشی تیاکەین ڕێگە تازە بابڵین تەکنۆلۆژیە تازەکانە واتە تۆ ئامێرێکت بەکارهێنا بۆ هەڵگرتنی بەرهەمەکەت ئەمە تەوان وشکردنەوە نیە چکە ئاوەکەی تیامینە بەڵام پێوتی هەڵگرتن ئەم شێوازێکی زۆر باشە ئامانجلی چییە چۆن لەوێ وتمان ئامانج لە کوشکردنەوە دەرکردنی ڕێژەی ئاو کەمکردنەوەیەتی بۆی کە بەکتریا و کەڕۆکان گەژەی دیانەکە لێرەشە بە کۆنتڕۆلکردنی گەرمی و شێ ئەتوانیت ئەو بەرهەمەوا لێ بکەیت کە لە کۆنتڕۆلی خۆتا بێت و بەکتریا و کەڕۆکان جارێکی تر گەشەی تیانەکەن بەڵام بە بەکارهێنانی ئامێر بۆ نمونە تۆ ئەگەر بێت و باسی بابڵین بەفرگرێ بکەین باشە ئەم بەفرگرا کە پێ مجەمیدەیان فرێزەری سەلاجەکە ئەمە لە ڕێی ڕەخساندنی کەشێکی زۆر ساردەوە باشە کە بەشی هەرە زۆری بەکتریاکان کۆڵایەکان و سالمۆنێلا و ئەوانەی کە پاثۆجینی کردواتە مرۆڤ تووشی نەخۆشی و هەندێک جۆری پەتاکەن لە ڕێی ساردکردنێکی زۆری لە ڕادەبەدەری بەرەمەکەت واقعی ڕێگە نەدی بە بەکتریاکە گەشەی تیاکە ئەو ڕێگەیەکی تەکنۆلۆژی تازەیە دەکرێت سوودی لێوەر بگیرێت بۆ هەڵگرتنی بەرەمەکان ئەمەیان وشکردنەوە نییە ئەمە هەڵگرتنە یان جۆری کترمان ئێستا بڵین ئۆڤنە فرنە باشە ئەم ئۆڤنە فرنە بە پێچەوانەی بەفرگرێکە و فرێزەرەکەەوە ئەمەیان بە گەرمی واتە تۆ هەوایەکی گەرم بە بابڕین بە جوڵەیەکی مامناوەند بە ناو فرنەکەیە ئەگەڕێ بەروبوومەکەت بە وشکە کاتەوە تەماتەیەکە یان مۆزێکە یان ئەسە میوەکانیشی تریش وای لەیەکرێ ئەمە هەوایەکە گەڕێ بە ناو بەشەکانی یان خانەکانی ئەو ئۆڤنەیە ئەگەڕێت ئەو میوەی وشکە کاتەوە وەردیسانەوە لێسەنەوەی دەرفەتە لە بەکتریا و کەڕۆکان لە کۆتایی هەموو پرۆسەکانە بۆی کە گەشە نەکەن چ لە گەرمایەکی زۆری تا ڕادەیە کە بابڵین هەواشی لەگەڵایە بەتە گەرماکە جوڵە ئەکانێک تەنها گەرمێ بیستوێنێ نەخێرە جوڵەیە چ بە فرگرەکە هەردووکیان دوو پرۆسی پێچەوانەی یەکن سارکردنێکی زۆریان گەرمکردنێکی مامناوەند بۆی کە دەرفەت نەڕەخسێ بۆ بەکتریا و کەڕۆکان و میکرۆبەکان بەگشتی گەشەی تیاکە ئەوەی جەنابەت باسەکەدەوە هیچێک لە ڕێگە تازەکان و ڕێگەیەکی سەرکەوتووە بۆ هەوای تیا دەرەکەی بۆی لەناو هەواکەیە جارێکی تر میکرۆبەکان خۆیان حەشار نەدابێت تەمەنی بەروبوومەکەت لە 6 مانگەوە تا نزیکی ساڵێکیش درێژ دەکاتەوە بۆی کە تۆ هەو کاتی کە دەرەکەیت وەکو کە فرێش بێت لەوانەیە هەندێک پێکاتی گرنگ لە دەستەدا بەڵام بەگشتی بەرەمێکی سوودبەخشەوە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕێنمایەکانت بە هیوای ئەوەی هەمیشە دەست بەرین بۆ ئەو پێداویستیانەی کە خۆمان هەمانە لە ماڵەکەیە بە زیادە نەڕوە هەڵیگرین بۆ زیێکی کە بتوانین سوودی لێ ببینین هاتینە کۆتایی